سڵاو لە خۆشەویستان و ئازیزانی تۆڕی میدیایی ڤار لە هەر شوێن و جێگایەکەن سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش بێت. وەک لە ڕابردوو باسمان لە هاتنی شەپۆلێکی بەهێزی بەرفراوان کرد بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان بە هاوبەشی هەردوو دەریای سوور و دەریای ناوەڕاست کە چەقەکە کەوێتە هەرێمی کوردستانەوە. جا ئێستا پێم خۆشە ئەو ناوچە و شوێنەتان بۆ دیاریکەم کە هێزی شەپۆلەکەی تیا کۆ بێتەوە و پێشتر هۆژاریم دابوو کە ئەگەری بارینی تەرزە و هەورە بروسکەی تند و هاتنی لافاویشەیە. ئەمەی کە ئەیبینن دیمەنی شەپۆلەکەیە کە لە دەریای سوور و دەریای ناوەڕاستەوە دێتە ناوچەکانی هەرێمی کوردستان و هەورە بروسکەی تند و زۆر چالاکیشی لەگەڵایە. جا چەقی کاریگەری ئەم شەپۆلە پێشبینی وایە بکەوێتە ڕۆژانی یەکشەمە و دووشەمەواتە هەردوو ڕۆژانی 15 و 16 سێی 2026. چەقی شەپۆلەکە کەوێتە پارێزگای هەولێر و ناوچە شاخاوەکانی پارێزگای هەولێر و بە هەمان شێوە بەشێکی پارێزگای کەرکووک و کۆیە و دووبارە چەمچەماڵ، هەروەها پارێزگای سلێمانی و بەشێکی ئیدارەی گەرمیان و ئیدارەی سەربەخۆی سۆران. واتە ئەم ناوچەنی کە ئاماژەم پێدا هێزی نزمە پاڵەپەستۆکەی تیا کۆ بێتەوە و پێشبینی بارینی بارانێکی زۆر باش و بەهێزی تیاکەن. هەروەها چەم و دۆڵە نزمایەکانی گەرمیان و هەروەها چەم و دۆڵەکانی پارێزگای سلێمانی و ناوچە نزمەکانی پارێزگای هەولێرش بە هەمان شێوە لەگەڵ نێوان پارێزگای هەولێر و هەروەها مووسڵیش بە هەمان شێوە چەقی هێزی شەپۆلەکە بێ. هەر بۆیە لەم ناوچانەی ئاماژە پێکرا و ئەگەری هاتنی لافای کتوپڕەیە. لێرەدا ڕووی دەمم لە خەڵکی خۆشەویستی هەرێمی کوردستانەکەم کە لەو دوو ڕۆژەی ئاماژەم پێکرد ئاگاداری هاتنی لافای کتوپڕ بن، نزیکی ئەو چەم و دۆڵانە مەکەونەوە کە مەترسی لافاوی لەسەر و ڕێڕەوی هاتنی ئاوێکی زۆرە. و بە هەمان شێوە لە کاتی گەشتنی هەورە بروسکەی توند لە پێش با بڵین شەپۆلەکە هەندێک کات هەورە بروسکەی توندیشی لەگەڵایە مەچنە دەرەوە بۆ تۆمارکردنی وێنەوە ڤیدۆ، چونکە هەورەکان بە تەواوەتی بارگاوین و پەستان بە تەواوەتی نزمە بێت. بەم شێوازش هەورە بروسکەکان بە تەواوەتی بەرزەویەکەون. بە هەمان شێوە ئۆتۆمبیلەکانتان داپۆشن، چونکە لە هەندێک کات ئەگەری بارینی تەرزەی قەبارە گەورە هەیە هەندێک ناوچە سپیپۆشە بێ بەهۆی بارینی تەرزەشەوە لە دوو ڕۆژی ئاماژە پێکراوە. پلەکانی گەرماش 6 پلە دائەبەزێت و هەروەها لە لووتکەی ناوچە شاخاوەکانی کوردستانیش بەگشتی ئەگەری بارینی بڕێک بەفر هەیە. ناوبەنەوە ئەم شەپۆلە بەرداوامە هەتاوەکو نەورۆز و جژنی ئەمساڵ بە پشتیوانی خوای گەورە. شەپۆلی زۆر زۆر باش ماوە. ئەم هۆشداری و ڤیدۆیە شێرکە بۆ هاوڕێیانت بۆەوەی کە ئاگادار بێت دوو ڕۆژی پڕ باران و تەرزە و هەورە بروسکە لە ڕێگایە بۆ هەرێمی کوردستان و چاوتان لە سەر تۆڕی میدیایی ڤار بێت لە داهاتوودا زیاتر زانەریمانە بێت. وەڵڵاهو ئەعلەم، هەر شاد بێت.